زانای اولی، چاکساز جواکی، سیاستمدار کرد، نیخاز و روشنگر، نتوا پرور و نشتیمان دوست، رخنگرد بیاوه نتوایی و آینی و جواکی دا، زانستخواز و بجسارت ده دربرینه دا، بریا 100 سالان بانگواز کریه کو پیتویه گل کرد نبیت لانگره بیانیان، پیشنیار کریه کو کرد بسر بخوا نفتا خوا بفروشن و مفای لهمو سامانین خوین سروشتی بکن، داکو درگهن جیهان لگل کرد وبن. اندام کمیته ولایتا موصل و اندام کمیته دامزرینرین دولتا عراق، هم پارزر، هم مفتی، هم کسات یک جواکی. باب بیرمند مزن کرد مسعود محمد، ایکم کساتیه لوی دمی بریاردای کچکا خوا فریکت برخندنه، ایکانه اتوارگرتنا ناسناو ملای گوره. لساله 1876 لباجره کویه زارویک اتهید هبونه دا. دایک بونا اوی زاروکی میناستیر گشو رون لعسمان معرفتو زانست خوازیو کرد پروریا گلی کرد زیدد به. ناویوی اتکنه محمد. دایک بونا محمد کره عبدالله ادبیتا ورچرخانک مزن ادبیاوه خدا ناسیو زانست دوستیو کرد پروریو مروف دوستیه دا. محمد عبدالله لمالباتا جلیزاده، مالباتا جلیزاده دیرین و برنیاسن به زانستخوازی و کرد پروریه دا. دایگبونا محمد کو برنیاسه به ملای گوره راست لباجره کویه جاوین خواه لدنیایت هلینید، بله لدیف دا باندورا خواه لسر هر چار پارچین کردستان و عراق و ایران و ترکیات بیتا خوادی ناو بانگک مزن، جبلکو از ذات خوادی کسات یک سلمی نربو خوادی اندیشه بو. ملای گوره تبعی پیک وزیان بفرق جوازی لما بینی ئاینەکان ئەوەندی پێشتان دەکرێ ڕوو لە قوتابخانان کەن، چونکە قوتابخانە سەرچاوەی زانستە، حەزارەت لە زانستەکانی قوتابخانەیەوە دەست پێ دەکات. مەلای گەورە کەسێکی ڕۆشنبیر بووە و تەنها با بڵێن هەر دەرسی ئاینی نەخوێندووە، بەڵکو بوارەکانی تری خوێندووە بۆ ئەوەی ڕۆشنبیرەکەی فراوان بێت. بۆی ئەو کەسانی کە سەردانیان دەکرد دەیانبینی کە کتێبی داروینی هەیە، ڕەسەڵەکی مرۆڤ و کتێبەکانی فەلسەفەی دەخوێندەوە و زۆر کتێب و لایانی دەخوێندەوە بۆ ئەوەی کە زانیاریەکەی تەکامل بێت، بۆیە گرنگی بەو بوارانە دەدا. ملای گەورە لە ژیێ 8 ساڵیە ئەچیتە بەرخوێندنێ، لە حجرە بابێ خوا زانستên شەرعی دخوێنیت. بابێوی مەلا عەبدوڵڵا هاناوی ددا کو ئاین ببیتە هاندەر و سەدەم خزمەتا گەل و نیشتیمانی خوا بکات. طبعاً ئێوە دەبنە نەوەی دوا ڕۆژ، نەوەی دوا ڕۆژیش پێویستە کەسانێکی لێ هاتوو بن و کەسانێک بن بەڕاستی وڵاتی خۆتان خۆش بێ و زمانی خۆتان خۆش بێ و میلەتی خۆتان خۆش بێ، مرۆڤانێک نێن بە ناوی دین و بە ناوی ئاین و بە ناوی کەلتوری دیکەوە فێرتان لێ بکەن. بەڵێ زۆر باشە. مەلای گەورە قوتابیەک بە ئاگەه و چەلەنگ و چالاک ئەتێتە بەرچاف، سەرنجا بابێ خوا و هەواڵێن خۆیان قوتابی ڕادکێشیت. چەلەنگی و ئاگەهیاوی ئەدبیتە سەدەم کو ئەف زارویە ببیتە خوادی پاشە ڕوژە گەش و کەسات یەک بەستەلەک شکێن و چافنەتەس ئەدبیاوێ هەند پرسێن ئاڵۆزێن جڤاکێ کوردی. مەلای گەورە محەممەد جەلیزادە هەندێک لە مەلایەن ناویان دەبا لە خلالی دیوانی شعرەکانی
ولا هەندێک نەسائح و قسەکانی ولا خلالی تەفسیرەکەشی لە هەندێک جێ ڕەخنەی هەیە لە هەندێک مەلایەن دەرێ هەندێک لە مفەسیرەکان هەر خەریکی قالە و خوولە و دەرێ من بۆ خۆم بڕوایم بەو جۆرە تەفسیرانە نییە فران وای گوت و فران وا دەرێ ئەمن دەرێ پێمەوە ڕازیە من بەوازبی دەزانم ڕێی تایبەتی خۆمەبی بەرامبەر بە هەندێک شت مەلای گەورە پێی وایە گەنج لاو ئامێرێکن بۆ ئەو گۆڕانکارانەی کە دەبێت ڕوو بدات بۆیدا هەمیشە هەوڵ دەدات گەنجەکان بەهۆش خۆیان بێنێتەوە ڕوو لە زانست بکەن و ئینتیمایان بۆ دروست بکە ئینتیمایەک بۆ وڵاتەکە ئینتیمایەک بۆ نەتەوەکە هەموو دەمەک دەیگۆ خۆشەویستی نیشتیمان لە ئایندایە تاوەکەی یەکتریە ڕاستە دێگۆمە پیاوی ئاینین بەڵام پیاوی سیاسیشین بۆ نەتەوەکەی خۆمان دەبی هەوڵ دێن لەبەر ئەوەی نەتەوەی ئێمە هیچ کەمترین لەوایندی چ لە ڕووی زمان مێژوو چارەنووس و لە ڕووی مێژووی هاوبەش قوربانیدان کەلتور داوای دەکرد کە ئێمەش وەکو نەتەوەکانی کە ببین بە خاوەن دەوڵەتی سەربەخۆ ژیە مەلای گەورەت بیتە 18 ساڵ ڕێزێک مەزن بوو بابێ خۆهەیەش بەلکو بابێوی مەلا عەبدوڵڵا پەروەردکارێک ڕاستەقینەیە بووی کوڕەکەی خۆم ئەوە ئەمانەت و ئیجازە نامەیە زۆر پێت بەمادی بوو زۆر پێوەتە هیلاک بووم هیوادارم هەتا ئەو ڕۆژەی وەفات دەکەی بە ئەمانەتەوە بیپارێزە و بیگەینە و خزمەتی ئیسلام و ئاینەکەت و نیشتیمانەکەتی پێ بکە ئیجازا مەلایەتیە لەسەر دەستێ بابێ خواوەردگریت بابێوی مەلا عەبدوڵڵا متمانەیەک تەمام بکوڕێ خوا دروست بیت پشتی بورینا ساڵێکی لە مەلاتیا مەلای گەورە ئەدبیتە مامۆستا و چەندین قوتابی لە ناوچەین جودا جودا ئەدبنە فەقی لە حوجرە مەلای گەورە و ئیجازا زانستین شەرعیژی لەسەر دەستێوی وەردگرن هەموو ئامۆژگارەکانی پڕ بوو لە کوردایەتی ڕەبتی دەکرد لەگەر دین ئەوەی ڕێباز و فکر و خوێندنەوە و نووسینەکانی جەنابی مەلای گەورەی خوێن بێتەوە تێدەگا کە مەلای گەورە پیاوێکی فکر ڕۆشن و فکر فراوان بووە و دائیمەن هەوڵیشی داوە کە ئینسان بە گشتگیری شتەکان بخوێنێتەوە و بچێتە ناو عمقی شتەکانەوە حتا مەلای گەورەیەکێک بە لەوانەی کە دەتوانم بڵێم دوژمنی تەقلیدە دژمنی مذهب گەراییە حتى خوي بشعر دري أنا لست من متعصب المذاهب التعصب للمذهب من أعظم المصائب مەلای گەورە بڕوای وایە کە دوا ڕۆژی ئەو میلەتە بەزانست دروست دەکرێت بۆیە بە تایبەتی لە شعرەکانی و لە تەفسیرەکەی زۆر جەخت لەسەرەوە دەکاتەوە کە دەبێت کورد بەرەو زانست بڕوا بەرەو زانستی پراکتیکی بڕوات علمی طبیعەت یعنی وەک لە شعرەکە هاتووە گەلک حەس لە زانستین سروشتیژیت کرد لەوڕە تۆزانەکە خوادا ڤەتوینێت و دبێژە علمی طبیعەت علمی خودایە قال و قول گشتی هەبایە علمی کیمیاتگەر نەخوێندووە بەخوا نازانی خوددا چی کردووە مەلای گەورەیەکە لە مەلا منەورەکانی کوردستان کە جێی شانازیە لەبەرەوەی مەلایەکی هەمەڕەنگ بووە لە زۆر بواردا کاری کردو مەسەلەن لە باسی علمی کیمیای کردیە لەو کاتەدا خەڵک هەر نەیانزانیەوە علمە چییە یان ئەو ئەلما لە ڕێی ئەدەبیات ئەو دەری بڕیوە چونکە بیری لەوە کردوتەوە کە جەستەی ئینسان پێکهاتەی کۆمەڵیشتی مادە و کیمیاییە وەروە ئەو گردونە کە هاوسانجی ڕادەگری کۆمەڵێ مادەی کیمیایی تێدا هەوڵی شەدا دائیمەن مەلای گەورە داوا لە گەنجەکانی کۆیە دەکا دەرێ هەستە ئەی لاوی کۆی پێشکەوە کاروان ڕۆی لە بەشێکی شەڕەکانی بەباس لەوە دەکاتن دەرێ بە باڵێکت بفڕە بۆ ئاسمان بە باڵێکت بڕۆ بن بە حران لە ژیە 30 ساڵیە دبیتە شینگرێ بابێخوا دەست بەڕێنیشان دەریا جڤاکێ کوردی دکات هەرتم گرێدانێ دروست کات ئەتناوبەرە ئۆڵداری و نەتەوە پەروەریەدا لەبەر سینگێ ئەوان کە ساڕات وەستیە کۆپناوێ ئۆڵی خەلکێ نەخوێندەوار لە خەشتە ببن ئێمە هەتا دواکەوتوو بین هەتا نەزان و جاهیل بین
زیاتر و زۆرتر هەڵدەخەڵەتێنرێن هەم وەکو میلەت هەمیش وەکو تاک هەمیشە لە ناو ئێمەدا چیانێکن کەسێکی خۆشەویست بووە لە لای جوولەکە و مەسیحەکان جگە لە لای مسلمانەکانیشکە خۆشەویست بووە وەروەها زۆر جار کێشەیەک هەبوو بە ئەو چارەسەری دەکرد زیرەکانە خودبەکانی وتارەکانی میانڕەوی بیری میانڕەوی تێدا بووە و کاریگەری هەبوو لەسەر کەلتوری پێکەوژیان لەو شارەدا دەیگۆ هەر خەریکی لە بازنەکی تەسک دەخولێنەوە لە علومی نەقلی هیچ ئیبداعاتێکیان نییە هیچ ڕەوشەمبیری سەر بە هیچ کتێبەکی داناگرن گوێ ناگرنە هیچ ئیزاعەتی گوێ ناگرنە هیچ کتێبەکی خارجی ئەو مجموعی علومی نەقلی هیچ نازان مەلای گەورە شەیدایە پێشکەفتن خازیە بوود بیاوێ داهێنان و ئاڵاوێن خۆشگوزەرانیا ژیانێدا دەردێ ناخی خۆت شعرەکێدا ڤەتهوینی تو دبێژە خوزیا ئیمامی ڕازی لەم ئەسرە زیندووبایە تا لە سونئی بەشەری تەیارەی بدیبایە ئەو جا ئیمانی دەینا بە قودرەتی بەشەری قەتئین کاری نەدەکرد بە تەقلیدی ئەشعەری چونکە سەلبی تەسیریان لە قودرەتی عەبدی کرد ئومەتی وا بە قودرەتی گشتی بە زیندووی مرد ڕەوشەنگەری مەلای گەورە فەرموو تەمەشا بکە لە شارێکی وەک کۆیە کە لاتەریکە دواکەوتووە چ کتێبێکی دەخوندەوە وەکو سەرچاوەی زانست ئەسڵ ئەنواع ئیداڕوینی کە ئەوی تێیدایە هەموو بێچەوانەی ئەو ئاڕایانەیەکە لە دیندا هەیە حیات ناپلیۆن سر تقد الأمم كيف تعالت روسيا چی هەیە لە زمانی مەلای گەورەی ئەو کتێبانەی هەر هەبی نەک بیخوندەوە مەلای گەورە پیاوەکی زانا بوو و کاتێکە سولەیمان نەزیب و عەلی مووسڵ بوو لە دوی نارد لەبەرەوەی ڕیسی لوزنای فتوا بوو لێ وتارێکیدا و بە زمانی عەرەبی زۆر معجەبم پێی دوایی لەگەری دانیشتو و ماوەک لێ ماوە و لە دیوەخانەکەیوی و هەستی کرد کە زانایکی زۆر گەورە و ناودارە داوای لێ کرد چیت دەوی بۆ بکەم گوتی من هیچم نایە تەنها دەمێ قوتابخانەیەکی سەرەتایی لە کۆی بکەیتەوە جوانترین کار و کردەوەی موسڵمان ئەوەیە شتێک تەرک بکات وازی لێبێنێت کە پەیوەندی مەلای گەورە تێک و شەر و خەباتگەر بوو ئەدبیاوێ نەهێلانە نەخوێندەواریەدا ئەتناوا جڤاکێ کوردیدا تەنانەت gelek palpiştiye afretê dikir ku ew jî mil bi milê zalaman bixînin. Lewra li ser demê xwe da hestaye bi pêşkêşkirina daxwastnameyekî li Waliyê Mosul ku qutabxaneyeka hikûmî bi zimanê Kurdî li bajêrê Kûyê bihê damezrandin. Daxwastnama wî jî çîte dbuarê cêbecêkirinê da. Her tu wî çaxî da kiçika xwe firê dikete ber xwendinê û bê guhdariya qiselûkên xelkî bikin ku li wî çaxî xwendina afretê weke şerm û gunneh ethad hejmartin. داچی نەزیبەی بەیانی نەزیبە حازر دەکەی دەڕوا بۆ مەکتەب باشە ئەدی قسەی خەرچی خەرک چمان پێ دەرێ خەڵک چ دەڵێ با بڵێ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ فێربوونی زانست لەسەر هەموو نێر و مێک فەرزە. نەزیبەخانی خوشکم هەر بەناوژم بوو تەبیعەت پیاوانە بوو ئافرەتێکی ڕەوشەبیر ئافرەتێکی نەترس ئافرەتێکی قسەزان ئافرەتێکی دەمبەخەندا ئافرەتێکی ڕەوشبار ئافرەتێکی کوچپەروەر ئافرەتێکی ئیماندار ئەنی سیفاتی چاکە چەند هەیە لەو ئافرەتەی کۆ بوو. ساڵی 1913 یەکەم قوتابخانەکە لە کۆیە کراوەتەوە
ئەو قوتابخانەیە بووە کە لە سەرداوای مەلای گەورەی کۆیە قوتابخانەکە کراوەتەوە و حتا بە زمانی کوردیش بووە نەجیبەخانیشی ناردووەتە بەرخوێندن کە پێ بگاتن. مەلای گەورە دژمنە خوێندەواری بووە وەروە هەمیشە دنەی گەنج و لاوانی داوە کە بخوێن و ڕۆشنبیر بن. لەو ڕۆ بە فعلیش ئەوەی سەلماندووە کە کچەکەی خۆی نەجیبەخانی جەلیزادە ساڵی 1926 بە تەک کوڕان دایناوە لە قوتابخانە، یعنی 100 ساڵ بەر لە ئێستا کچەکەی خۆی لەگەڵ کوڕان داناوە کە بخوێنن کە ئەو کاتە کۆمەلگا کەلتور ڕێی بۆ نەداوە تەنانەت کوڕەکانیش بخوێنن. مەلای گەورە شەیدای پەرتوکێن زانستی و فەلسەفی و هەزری و سیاسی و دیروکی بوو. هەفدەم زمانزانی و ئەدەبا کوردیژی دەستێک باڵا هەبوو لە دەربڕین و نویسانێدا. هەروەسا زمانی عەرەبی و تورکی و فارسیژی بباشی دزانی. ئەف ئێکەژی سەدەمێک سەرەکی بوو گۆ مەلای گەورە ببیت خوادی زانستێک بەرفرە. فەرموو پێویستە عولەمای ئیسلام هەمووی هەموو دنیاە کولی 25 ساڵان کۆ ببنەوە وە بکەن بەعزە شت هەیە لە ئاینەکەی تعدیلی بکەن یان لایدن لۆی لەگەر عەسر بڕوە، چونکە ڕۆژ بە ڕۆژ ئەو عەسرە بەرەو پێشەوە دەڕوە. چارەسەری ئەوەیە کە ئەوەڵەن فێرە زانست بن، دومین یەکتر بگرن، بە یەکترگرتن و یەکڕێزی ماڵی نەبی ئەو کوردە هیچی پێ ناکرێت. سەیری تەفسیرەکان و نووسینەکانی مەلای گەورە دەکەین لە هەر شوێنێکا بووە خاوەن ڕەئی خۆیەتی، خاوەن بۆچوونی خۆیەتی و ڕێزی لە ڕەئی بەرامبەر دەگرێ، بەڵام دائیمەن هەوڵی داوە کە ئین مرۆڤەکان پێ بگەن فکر بە فکرێکی کراوە بۆچوونی خۆیان دەرببڕن. بۆ نمونە سەیرەکەین معجەبە بە محەممەد عەبدا، بە جەمالەدینی ئەفغانی، بە محەممەد ڕەشید ڕەزا، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگە شوێنی قسەکانی بەدڵ نەبوو بن ڕەخنیان لێ دەگرێت لە لێرە موجەدیدی میسری کۆڵی داوە. مەلای گەورە ئێک ژوان زانایەن کوردە گۆ خەمە نەتەوەیی و ئاینی بە هەفرا گرێتەدە. لەو ڕاتی بینی وەکە سیاسەتمەدارێک خەبات کردە ji bo dest ve anîna mafên rewayên gelê Kurd. Hert evî çarçûveyî da li serdemê Osmaniyan, dîv da li serdemê hatina Brîtanyan li sala 1916 edbîte endamê Komîteya Wîlayeta Mosul. Li sala 1924 jî edbîte endamê Komîteya Damezrênerên Dewleta Iraqê. Her wî çaxî خودی چەندین هەلوێستن نەتەوەیین مەزن و کاریگەر بوو. لەو کاتێک کە مەلای گەورە لە بەغدا دەبێت کە دچێتە بەغدا و وەکو کەسایەتیەکی کورد لەوێ هەمیشە داوکەرێکی سەرسەخت بووە لەسەر مافەکانی ملەتی کورد و بە ئازایەتی و بە توانایی خۆی توانیوێتی بیسەلمێنێ کە کوردیش پیاوی داوکەری هەیە لەسەر مافەکانی و زۆر هەڵوێز ڕوودا لێرە. یەک لەوانە ڕۆژێک وەکو ئێستا عێراق لەو کاتە مزاهرات دەبێت، خۆپیشاندان دەبێت، هێڕش دەبن بۆ ئەو جێگایی کە مەلای گەورە و کە ئەندامەکانی تری لێیە کە ئەنجومەنی دامەزرێنەری عێراقیە. مەلای گەورە جێی خۆی بەجێ نایەلێت، ئەوانی تر هەڵدێن، ئەندامەکانی تر هەڵدێن. کاتێک کە لێتی پرسن بۆ تۆ هەڵنایی وەکو ئەوانی تر، ئەویش دەڕێت لەبەر سێ شت. من پێم شەرمە ئێرە بەجێ بێڵم. یەکیان من موسڵمانم، دومیان من مەلام، سێمیان من کوردم. مەلای گەورە لە باری حکم و قازاوەتە سەیرەکەی قازی بووە، لە بواری تەسیسی دەوڵەتی عێراق ئەندام بووە لە وێندەرێدا. حتا دەڵێ ئینگلیزەکان کە دێنە لایەن پێیان دەڵێن یەک لەو داوانی کە لە مەلای گەورەی دەکەن دەڵێن ئایا ئێوە حەز دەکەن بخرێنە سەر تورک یان لەسەر عەرەب بن. حتا ڕائەکەوە هاتوو درێن مەلای گەورە دەڵێ خۆ ئێمە ئافرەت نین بەشوو بدرێن بدەین بە فڵان یان بە فڵان، بۆ لێمان ناپرسن ئەگە دەژێن دەتانەوێت بە برایەتی لەگەڵ ئەوانە بژێن یان لەگەڵ ئەوانە بژێن. ئەو دەمای لە ئەنجومەنی دامەزراندن بوو و دواتریش وەک ئەو لە محکەمە 1990 داوای کرد کە بکرێتە زمانی کوردی کە پێشتر زیاتر فارسی و تورکی بوو، کەواتە ئەو زانا گەورەیە هەمیشە ئەوەی دەکرد کە تاچ کورد زۆر بڕای بەخۆی بی بۆی بگا بە ئامانجەکانی هانی دەدا بۆ ئەوەی یەکگرن، زانستپەروەر بن، ئەدەبدۆز بن.
شەوێک لە شەوان چوومە سەربانی ماڵەکەمان تەمبینیم نەفتی کەرکک دەسووتێ و دێگانە دەیبا بەشێکیش لە ئێمە خەریکی ئیشی خەیاڵی و خوڕافیاتین پێویستە لە سەرمان خۆمان بە چەکی زانست پرچەک بکەین و پەروەردە بکەین بۆ ئەوەی خۆمان ببینە خاوەنی نەفت و سامانی خۆمان و لە گەلان دوانەکەوین. مرۆڤی کورد هەست بە بوونی بکات، هەست بە ئینتیمای بکات بۆ وڵاتەکەی و ئەو بوونەوە ئەو ئینتیمایە دەیگەیانێتە سربەخۆیی. ئەو سربەخۆیەش لە دیدی مەلای گەورە بێ سربەخۆیی ئابووری دروست نابێت. بۆیە زۆر تەکید لە شعرەکانی بەتایبەتی لە تەفسیرەکەی زۆر تەکید لەوە دەکاتەوە کە دەبێ ئێمە خاوەن ئابووری تایبەتی خۆمان بین لە خاوەن شتەکانی کە هەمانە بکرێتە دەست خۆمان بە تایبەتی سامانی نەوت لە شعرەکانی زۆر جەخت لەسەر ئەوانە دەکاتەوە. مەلای گەورە خودی تەفسیرا قورئانا پیرۆزە ئەتناوا شروبێن خۆدا گرێدانێ دروست دەکات ئەدگەل کەتوارێن هەفچەرخ و ڕەخنێ لە چەندین بیرروکێن شاش و کەسانێن بازرگانیە بە ئۆڵیتکەن ئەتگیریت. گەورەترین کتێبی مەلای گەورە تەفسیرەکەیتی دوایوی کتێبەشێ لە ئوسوول الفقه کتێبەکانی کەی ئەوانی تری مەلای گەورە بە زۆری لەسەر علمی کەلام وەکو واجبە کە من مەلام دەبێ ئەمن ئەوەی بکەم حتام ملەتەکەم تێبگا بزانی قورئان چییە، بزانی دین چییە، بزانی خوا چییە، بزانی پێغەمبەر چییە، چونکە ئەو دائیما کەشفی دەکرد ڕەبتی دەکرد لە مابەینی تەبیعەت و عەقڵ و خوا. مەلای گەورە حتا دووماهیکا چرکەساتین ژیانە خوا ئەتخەما گەل و ملەت و نیشتیمانی خۆدا بووە. پارچە شعرێکێدا دەربارەی خەما نەتەوەیی ئەدبێژە ئاهوو ناڵە بوو ژیانەوەی میلەت هەتا دەمرم لە بوو کوردان ئەناڵم عیلاجیان چوون بکەم هاوەڕ بە ماڵم فەقیر و جاهیل و ناخوێندەوارن لەلای نەوعێ بەشەر بێقەدر و خوارن کەسێ قەدری لەلای خزمان نەمێنێ لەلای بێگانە قەدری چی ئەمێنێ. لە ڕاستیدا مەلای گەورە هەمیشە لەگەڵ ئەوە بوو کە گەلی کورد تەبابی و بگا بە ئامانجەکانی چکە دەیزانی یەکڕێزی گەلی کورد دوا ڕۆژی مسۆگەر دەکات و دەگا بە ئامانجەکانی. خەڵک لە ئێرانەوە خەڵک لە تورکیاوە هاتووتنە حجری ئەم پیاوە هاتووتنە لای ئەم پیاوە بەڕێزە لە لای ئەم پیاوە عیلم فێربووینە و گەڕاوەتنەوە بۆ شارەکانی خۆیان کەوابی مەلای گەورە هەر مامۆستای کوێ نەبووە دەتوانم بڕێن بەڕاستی مامۆستای هەر چوار پارچەی کوردستان بووە پێگەێنەری خەڵکێک بووە لە هەر چوار پارچە کە سوودیان لەم پیاوە بینیوە. ئەو ڕۆژی جەنابی مەلای گەورە ئەمری خوای کرد ئەتوو بەس ژێت لە گریان دەبوو هەرچی دەستە و دائیرەی حکوومەتی هەیە بە سەراوە بە سورتەوە بە مەحکەمەوە بە قوتابخانانەوە بە بازار و دەور و دوکانەوە هەمووی پێوەدرا و هاتنە مزگەفتی حاجی مەلا سەعەدی. بەلای گەورە فەرهەنگێک زەنگینە ئەت فەرهەنگا گەلێ کووردە وەکە کەڵەکە بووەکە زانستی و مەعریفی ئەجیێ 6 ساڵاندا کاریە خزمەتێک مەزن پێشکێشی گەل و نیشتیمانی خوا بکەن. مرنا مەلای گەورە گەلێک یا قورس و ئەبخەم و گووانێک مەزن بوو لەسەر ئاستێ کوردستانە مەزن و لەسەر ئاستێ وڵاتێن ئەقلیمیژی هەست بە خەسارەتێک مەزن کرد دەما ئەوی زاتەی کۆچە داویە کردی.